أو تقريبا 2 ساڵە کە بێ. بەچی وەو لێ هاوتەوە؟ حادثەی سیارە. حادثەی سیارە. وەڵا بۆ بێمە لەبێەوە خوا عەزەوەجەل بۆ تۆی نووسیوە ئەو شتە. جا ئێستا یارمەتیی دایک و باوکوشمێم ئیشەکەم. یاری باسکەشەکەم بۆ کەمەندامە سەر کورسیەکان. سڵاو لێ بێ. چۆنی ئەحواڵە؟ تۆزە لێو دانیشەم. فەرموودانش. چیەکەی لێرە؟ وەڵا ئەو باڵۆ نایفرۆشم. ئەمە نافرۆشی؟ وەڵا. ماوەی چەندێکە ئیشاکەی؟ وەڵا تقریبا 3-4 مانگیشەکەم. 3-4 مانگە. پێشتر ڕاوا نەبووم. تازە نەخۆشکەوتم. تازە نەخۆشکەوتووی؟ دواتە تازە کورسی بەکارێنی؟ وەڵا. ئەوە تقریبا 2 ساڵە کە بێ. بەچی وەو لێ هاوتەوە؟ حادثەی سیارە. حادثەی سیارە. زیان بەربڕی پشتەکەوت. پشتم ئازاری شکاوە. حەبلی شەوکی بچڕاوە. وەڵا ئینجاوام لێ هاتووە. باشە لە ماوەی ئەم 2 ساڵەیە چی کردووە؟ هەر لە ماڵەوە بووی؟ وەڵا. جا ئێستا یارمەتیی دایک و باوکوشمێم ئیشەکەم. یاری باسکەشەکەم بۆ کەمەندامە سەر کورسیەکان. لە نادی ڕۆژ. لە نادی ڕۆژ. بەڵێ بەڵێ. باسی ئەوم بۆ بکە دۆخوگوزەرانتان چۆنە؟ تێناگەم. دۆخوگوزەرانتان چۆنە؟ حاڵتان چۆنە لە ماڵەوە؟ سپاس بەخوا. بەس منی ستایشەکەم بۆی پێویستم بە کورسیەکی سپۆرت کەمەندامە. ئەو زۆر قورسەوە ناڕوە. واتە بۆ ئەوەی کە کورسیەکی ئەوانەی کە یاری باسکەی پێیەکەن بۆ ئیشەکەی. وەڵا. بۆ وەنەگرانە نرخی؟ وەڵا تقریبا سەری 12 گەڵەیە. 12 گەڵایە. بژێوی ژیان بەتەنیا بەمە دابینەکەی؟ وەڵا. سپاس بەخوا. دایک و باوکە لە ژیانە ماون؟ بەڵێ بەڵێ. کارەکەن ئەوانیا چی؟ وەڵا باوکو دایکم بەتەمەنن هیچ ناکەن. من و براکەم ئیشەکەین. جا ماڵەکەمانش کرێ چی؟ واتە کرێ چین لە خانووکەیە. باشە ژیانکردن خانوویەکی کرێ و دایک و باوکێکیش لە ماڵەوە ئەمە قورس نییە؟ وەڵای قورسە. بەس سپاس بەخوا الحەمدولله. خوا بەزیادە. خوا بەزیادە. خوێندنت تەواو کردووە؟ وەڵا تا پۆلی 3 سانەوی جا نەخۆشکەوتم ترکم کرد. واتە تاپۆلی 3 خوێنووە؟ بەس تاوام نەکردووە. تاوە نەکرد. بەهۆی ئەو ڕووداوەوە؟ بەڵێ بەڵێ. باشە ئەو ڕووداوە چی لە ژیانی تۆ گۆڕی؟ وەڵا زۆر شت نەگۆڕا یعنی بەس ئێستا ئیش قورستر بووە. ژیان تۆزە قورستر بوو. بۆ تۆ؟ بەڵێ بەڵێ. چ ئاواتێکە هەیە تەوێ چی بکەیت بگەی بە چی لە ژیانتە؟ وەڵاهی نازانم چی بڵێم. خەڵک کوێی تۆ؟ خۆم خەڵکی دیالە. دیالەی؟ بەڵێ بەس لە سلێمانی دایکم. لە سلێمانی لەدایک بوویت؟ بەڵێ بەڵێ. تا چەندێک گرنگە ئەو کەسانی کە ڕووداوێکیان بەسەریە هاوشێوەم ڕووداوەی تۆ بێهیوان نەبن بێئەمەل نەبن لە ژیانە؟ وەڵا بۆ بێئەمە لەبێەوە خوا عەزەوەجەل بۆ تۆی نووسیوە ئەو شتە. یعنی نەخۆشکەویان احتمال باشتر بۆ تۆ کە نازانین لە ژیان چی باشە بۆ تۆ چی باش نییە. جا سپاس بەخوا الحەمدولله. تۆ ڕۆژانە بە فرۆشتنی ئەم میزەڵانانە چەندێکە دەسەکەوە؟ وەڵا ڕۆژی 10,000 ڕۆژی 15 ڕۆژی بەخوا 5,000 دەژناکەی. خەڵک زۆر ئەوەسن لە لاو بۆ کڕین؟ وەڵا کەم. کەم؟ وەڵا. بەشم بەرەتاوە گەرم نییە بەم هاوینە؟ وەڵا چی بکەم؟ دەسەڵاتم نییە. زاج نییە؟ وەڵا زادە بەس چی بکەم؟ ئەو ژیان وایە ترارە بێشکم. ڕۆژانە لە کاتژمێر چەند تێرە؟ لە 4 عەسر تا 12 شەو. لە 4 عەسر بۆ 12 شەو تۆ لەم شوێنەیە بی؟ بەڵێ بەڵێ. هەڕە باڵانە خۆش. بۆ نە خەڵک کاتێکێن بۆ لەو میزەڵانە لێکڕن چی و پێڵێن؟ ئەڵێن چی؟ وەڵا هیچ ناڵێن. وەڵا. هەر لێمەکڕن تاوە. باشە لەگەڵ یاری باسکەیە چۆنی؟ وەڵا باشم ئینشەڵا ماوەیەکی تر بەشکم ئەبم بە یارزانی منتەخەبی عێراقی. وەڵا.
جا یاریزانی متەقەنیش یاریزانم باش باشە بێ بۆ تۆ ئەڕۆڕە بەژایی زۆر پاڵەوانێتی شتە کردووە تێناگەم ئەو بتوڵانەیە کە بەشداری و کردووە بەشداری زۆرە کردووە تۆ نەوەڵا تازە یاڕیچیاکەم هینا پێشەوە یاری باسکەمە کرد پێشتر باسکەتەکەی بەڵێ بەڵێ واتە ئەو کاتێک کە قاچێ هیم بوو نانا هەر لەسەر کورسی لەسەر کورسی هەردووکی ئەوە ئەو ڕووداوە حادیسەی لە چۆ ڕوویە ساوڵەکە لە سەوڵەکە بەڵێ ڕوویە بەڵێ چی بوو هۆکای ڕووداوەکە چی بوو وڵا پیاوێکی لە بەسیارەکەی خۆی ساق تەکسی بوو بە منی داوە واتە تۆ بە پیادا ڕۆیشتی بەڵێ بەڵێ پیاوەکەش بەتەمەن بووە ینی ئەن قەسەت نەبووە خۆی هاتە لە منی داوە باوکم جا عەفوی کرد ئەپوی بەڵێ بەڵێ باشە کاتێک پزیشکەکان پێیانوتی ئیتر ناتوانین لەسەر پێکانێ بڕۆی چه ئەحساسێکە هەبوو وەڵا و کاتە کەس دکتۆر و شتر قسە لەگەڵ من نەکرد لەبەر زاکرم تێک چووە ینی زاکرم ڕۆشتووە زاکیرۆ ڕۆیشتووە ئەکەی بۆ نەخۆ هەستێ پێکرد کاتێک کە ناتوانین وای بڕۆی تقریبا 3 مانگ 2026 سیانزەی 6 24 ئەفۆن 2024 مانگی 6 ڕۆژی سیانزە بەم لە هاتووە دوای تقریبا 2-3 مانگێن جا زاکرم هاتووە جاو کاتە چه هەستێ بوو چه ئەحساسێ بوو وەڵڵی ئەو کاتە زۆر تووڕا بووم و عەسەبیە بووم ماڵەوە شت زۆرم مشکان ئاڕۆڵە شەما سەلامەتە بی و خوا ڕەحمکە